سپاسانەکەین ئەوەی کە هەتاکو ئێستا لەگەڵمان بینەرماونەتەوە. بێگومان بابەتی زمان بابەتێکی زۆر گرینگە و بەڕاستی جێی خۆیەتی ئەو کەسانێک کە خەمخۆرن لە بواری ئەدەبی کوردیا، لە بواری فەرهەنگ و نەتەوە پارێزی کوردیە، خەمێکی زۆر لە زمانی کوردی و ڕێگەکان بۆ پاراستنی ئەخۆن، چونکە بەداخەوە لە ئێستاە ئەبینین منداڵانی ئێمە سەرباری ئەوەی لە ژینگەیەکی کوردیدا دەژین، بەڵام زۆریان لەوانەیە ئەگەر بۆ نمونە بە کوردی قسان لە گەڵاکەی زۆرێک لە وشەکان کە جواب بدەیەنەوە ئەگەر هەر بە کوردی جوابیدایەوە وشەی بیانیە، یاخود بۆ نمونە هەندێک جار ئەگەر پێی ئەڵێ شتێکم بۆ بنووسە لاانێ دەستی دێبێکان ناتوانێت باش بۆت بنووسە. جا ئەمە وای کردووە کەسانێکە خەمخۆری پاراستنی زمانی کوردین لە ڕۆژی زمانی زگماک یان زمانی دایک کە 21 شوباتی هەموو ساڵێکە هەوڵێکی زۆر بن، سەمینار، با بڵێن وەرکشۆپ، هەموو ئەمانە ڕێک ئەخەن. هەر یەکێک لەو چالاکیانە لە ئەو ڕۆژەیە کە سازکراوە باسی لە پەیوەندی با بڵێن زمانی دایک و پەروەردە کردووە. ئەمڕۆ مامۆستاکی ئازیز لەگەڵمانە بێت بۆی کە زیاتر ناوەڕۆکی ئەوەی کە لەو ڕۆژەدا گوزەراوە لە ئەو پانێڵەدا بۆ ئێمە بخاتە ڕووە لە ڕاستیە باسی ئەم پەیوەندیەمان بۆکە هەر بۆیە ئەڕۆینە لای بەڕێز مامۆستا عەبدوڵڵا محەممەد ئەمین، شارەزای پەروەردەی. مامۆستا عەبدوڵڵا زۆر بەخێر بیت. سپاس بۆ ئامادەبوونت. بانی باش مامۆستا جان، زۆر باش. سپاسانەکەم. مامۆستا با لەمەوە دەست پێ بکەین کە بۆ خۆی 21 شوباتیان داناوە بۆ ڕۆژی زمانی دایک و هەروەها زمانی دایک لە چیەوە هاتووە؟ بڵێ زۆر سپاسانەکەم بە ناوی خۆی گەورە. لە ڕاستیە زمانی دایک ئەم ڕۆژە کە کراوە بە ڕۆژی زمانی دایک لە پاکستان ساڵی 1948 ئەوە لەو کاتا زمانی ئوردویان ڕاگەیان کە زمانی کردیان بە زمانێکی فەرمی حکومی، کردیان بە زمانێکی بڵێن ستاندارد. ئەو وەختە بنگلادیشی ژەر پەیوەندی بە پاکستانەوە هەبوو. لە کامپینێکە ڕێکخراوێک ینی مزاهرەیەکیان کرد، خۆ پیشاندانێکیان پیشانە بۆ ئەوەی بە زمانی دایکی خۆیان بخوێنن. لەو کامپینە لە حقەتە 4 قوتابی کوژرا. ئەتر لە ساڵی 1970ەکە بنگلادیش سربەخۆی خۆی وەرگرت. دوای ئەوە نەتەوەیە گرتوەکان لەسەر پێشنیازی بنگلادیش ڕۆژی 21 شوباتی هەموو ساڵێکیان کرد بە ڕۆژی لەدایکبوونی زمانەکە وەکە ئێستا ئێمە یادیەکەینەوەمان. لە حقەتە ئەگەر بپرسین بۆچی ئەو ڕۆژە کراوە بە زمانی دایک یعنی نەتەوەی گرتوەکان کردویانە، چونکە لە ڕاستیە ئەگەر زمانی دایک فەوتا معنای ئەوەیە کللتور ئەفەوتێ، نەتەوەش بە کللتورەوە ماوەتەوە، کللتور و مێژوو کەلەپور و ئەتر ئەم شتانەی کە هەیە لە ناوە ئەوانش ئەفەوتێ کە فەوتا میلەتەکە ئەفەوتێ. اینجا ئەوان لە ڕاستیە بایەغدان بوو، ترسیانە بوو کە زۆر زمان هەیە لۆکالین یعنی محەلین ئەو زمانە لۆکالیانە لەوانەیە بفەوتێن. لە ترسی ئەوەی کە نەفەوتێ لەسەر پێشنیازی بنگلادیش هێنایان ئەو ڕۆژی 21یان کرد بە ڕۆژی دایکی یعنی ڕۆژی زمانی دایک لە هەموو جیهانە. ئەوە بوو. لە ڕاستیە اینجا زمانی دایک بۆچی زمانی دایکیان کرد؟ چونکە لە ڕاستیە زمان یعنی بڵین لوغا قسەکردن هەر لە سکی دایکەوە مناڵ کە گڕووگاڵەکە ئەو گڕووگاڵەیە وشەیە لە یعنی ئەبێ بە ماما و بابا و ئەم نەوەشتانە ئەو وشانە لە دایکەوەیە، یعنی پەروەردەکردن لە دایکەوەیە. اینجا زۆر یعنی لای بیرمەندە گەورەکان، لای ئەوانەی کە شیکارین یعنی قوتابخانەی شیکاریان هەیە وەکو فرۆید و ئەم نەوەشتانە، ئەوان ئەڵێن زمان لە سکی دایکەوە دەست پێ ئەکا. هەتا فرۆید وە ئەڵێ تاوکو تەمەنی 3 ساڵی. ئەمە شیکردنەوەی فرۆیدە بە حسابی ئەو تەحلیلیە، مەدرسەی تەحلیلیە. واتسنێکیان هەیە ئەو ئەیکا بە 5 ساڵی، لە دوایە بەم جۆندێوی و بیاژە و نازانم کێو ئەمانەوە تا تەمەنی 13 ساڵی کە قۆناغی سەرەتایی ئەکا. ئەتر ئەوان ئەڵێن
لەو قۆناغا بەس کەسێتی هەموو کەسێ دروست ئەبێ من تۆ دکتۆرێ مهندیسێ کەسێتەکەمان ئەگەرێتەوە بۆ ئەو فترە زەمەنیە لە سچی دایکەوە هەتاوەکو تەمەنی 30 ساڵی کە تەمەنی قۆناغی سەرەتایی ئەکا ئەو تەمەنە کەسێتێتر ئەوان بەلایەنەوە وایە قوتابخانە و زانک و ئەم ئاراو بە زمانە شتێکن بۆ جوانیە ئەو ئەبێ مهندیس کەسێتەکەی هەر ئەو کەسێتەیە کە لەو تەمەنا دروست بووە لە تەمەن لە سچی دایکەوە تاکو 30 ساڵی ئەجینا ئەتر لەبەر ئەوە بۆ ئەوەی کە ئینجا ئەگەر بێت و زمانی دایک لە ڕووی پەروەردەیەوە بایەخی پێ بدرێ تۆ کەسێتێکی چاک بۆ ئەو کۆمەڵگەیە دروستەکەی کە کەسێتی چاک بوو کۆمەڵگەکەی بەرەو پێشەوە ڕوا ئێمەمانان بەجددی ئەوەیە کەسێتەکانمان لە ڕاستیات کەسێتیی تەندروست نییە بۆیە لە وڵاتانی پێشکەوتووە دائیمە بایەخ بە قۆناغی مناڵی ئەرێ هەتاکو مەسەلا جۆندێوی قسەیەکی هەیە ئەڵێ ئەگەر بمانوێ کۆمەڵگا بەرەو گەشە سندوو بەرین ئەبێ لە قۆناغی مناڵیەوە دەست پێ بکەین قۆناغی مناڵیش کەی لە سچی دایکەوە هەتا 30 ساڵی ئەو قۆناغە کە خەڵکی دروست کرد معنای ئەوەیە قۆناغی چاکە بێ من لەم بینانە هەر بۆ نمونەی جێرمەوە کەناڵێکم کردەوە باسی ئەوەی کردوانە بۆچی ئیسە تون و تیژی و پیا و کوشتن و تەقاکردن و ئەمانە لە ناو کۆمەلگەی کوردەواریا زۆر بووە ئەتر خەڵک پرسیاریان نەکرد میکرۆفۆنەکە هین بۆ ئەوە بوو کە یا ڕای سەربەت شتێکی ئاوا بوو لە خەڵکیانە پرسیارێکە مەسەلەیان لەبەرەوەی نازانم بێمۆڵەت خەڵک سیلاح وەرەگرێ و نازان ئەتر ئەنوا وشکاشیان و خەڵک یەک بەشەر نەچوو بەلای پەروەردە مع العیلم بەلای لە ڕووی زانستیەوە لە ڕووی پەروەردەیەوە هەمووی ئەگەڕێتەوە بۆ پەروەردە چوو کە پەروەردەکەمان سەقەتە بۆ ئەوەی کە پەروەردە کە سەقەت بوو کۆمەلگاکەش سەقەتە بێ لە ڕاستیە بۆ ئەوەی بایەخ بێرێ بەو کۆمەلگەیە دائیمە لە وڵاتانی پێشکەوتووە بایەخی زۆر گرنگ و تایبەتی بە قۆناغی مناڵان ئەرێ ئەو قۆناغە قۆناغی دروستکردنی کەسە قۆناغێکە ئەوەنە گرنگە هەتا پێی ئەوترێ قۆناغی دروستکردنی مرۆڤ یعنی کەسێتی تاک ئەمە قۆناغەکەیە یا پێی ئەوترێ قۆناغی هەر دروستبوون تەکوین حەزەکەم بە عەرەبیەکەیشی ئەڵێ مەرحەلە سەناعەت الئینسان یعنی لە ڕووی دروستبوون و کەسایەتیەکەیەوە مەرحەلەی تەکوینە ئەم مەرحەلانە زۆر بایەخی پێێرێ لە وڵاتانی ئەتر ئەوانی کە عیلاقەی پێوە نییە هەچ کۆمەڵگەیەک کە تۆ ئەیبینیت و بەختەوەرە و ئیسا لە گەشەسەن و ئەمانایە قۆناغی سەرەتایەک ئەو قۆناغیان زۆر بە بایەخەوە گرتووە اینجا لەم قۆناغا لە ڕاستیە لای ئێمە خۆتان نەزانن ئەوە تۆزێک مشکلەیە اینجا مناڵیش چییە مناڵ هەر کە ئەڵێ مناڵ و پەروەردە و ئەمانە خۆی مناڵ لە ماڵەوە فێری زمان ئەبێ یعنی بە گوێگرتن ئەوەڵجار زمان چییە بنچینەکانی زمان پایەکانی زمان 4 شتە یەکەم و دووەمیان چییە گوێگرتن ئەوەڵجار هەتا کەسێکە چێتە خاریج لە پێشەوە چێتە ناو بازار و ئەم لە ئۆلاکات ومانە گوێگرێ لە دوایە قسە ئەکا ئەم دوانە مناڵ لە ماڵەوە فێرە بێ لە ماڵی خۆیانەوە لە ناو ماڵە لە ناو گڕەکە لە ناو کۆمەلگا فێری ئەمانە ئەبێ فێری قسەکردن ئەبێ بەبێ ئەوەی هیچ شتێکی خوێن بێت و شتێکی بزانێتەوەمان لەبەرەوە ئیشی قوتابخانە لە ڕاستیا یەک شتە ئەوەیە کە ئەوەی لە ماڵەوە فێر بووە ئەو شەو قسەکردانەی کە پێکە لە مەکتەبە بیکە بە خوێندنەوە و بە نووسین فێری بکاتۆمان ئەم 4 شتەیە ئەم 4 شتە دوانەکەی کە زۆر بنچینەیە یعنی ئەمە گەر مەکتەبیش نەبێ مناڵان لە ماڵەوە لە کۆڵانە لە دەرەوە لە فێری زمانی خۆیانە بن زمانی دایکە بن وانە کە فێری زمانی دایکە بن ئەگەر نژێتە قوتابخانە خۆی سەزار کەسەیە نەهاتۆتە قوتابخانە و زمانەکەشی زمانێکی پارا و تەڕ هیچ خەلوقەشی تیانێ بەبێ ئەوەی بزانن چونکە زمان بن لە ڕاستیە یعنی پرۆسەیەکی گۆترەکاریە یعنی ئەوە نییە تۆ بیری لێ بکەیتەوە بەڵام لە قوتابخانە یەک شتی هەیە ئەیە خۆی چاکەکە ئەوەیە ئەوی لە ماڵەوە قسەی پێەکە ئەو شە و ڕستە و ئەوانە بک بە خوێنەوە بۆ چونکە خوێندنەوە تعریفێکی هەیە پێناسەیەکی هەیە بەستنەوەی مانایە بە ڕەمزەکەوە مەسەلا بۆ نمونە تۆ ئەبینی
مناڵێک لە کتێبەکەیە وشەی چێڵی تایە چێڵ بۆ مناڵێکی پۆلیسی سەرەتایی لەوانەیە بپرسێت چێڵ یعنی چی تۆ بەپی پەروەردەی ئیسا بەپی زانستی ئیسا نابێ وشەیەک بە مناڵ بڵێ کە پێش ئەوەی تۆ پێی بڵێ ماناکەی نەزانێ کەواتە خوێندنەوە یعنی کە قیرائی پێ ئەڵێن بریتیە لە چی لە بەستنەوەی مانا لە مێشتی ئەو مناڵە بە ڕەمزەکەوە مەسەلا کە تۆ نووسیتە چێڵ ئەو کە نەیزانی بخوێنێتەوە نەیخوێندووە ئەی خوێنێتەوە چێڵ بەڵام نازانی چێڵ چییە لی پرسە چێڵ چیە نازانێت مانەوە نەیخوێندێتەوە وەختی بەڵام تۆ لەوێ بۆی بنووسە سێو پێش ئەوەی کە تۆ فێری نووسینی سوێنی غێری خوێندنەوە سوێنێ ئەمانەی بکەیت و ئەمان سێوەکەی بکەیت ئەو ماناکەی ئەزانێ ئەو مانایە ئەی بەسێ بە ڕەمزەکەیەوە لەبەر ئەوە خوێندنەوە لە حەقەتە کە لە دوای جۆگرتن و قسەکردنیە اینجا نووسینەکەژی تر لە دوایە فێرە بێتۆمانە کەواتە بە لێگانەوەی زمانەوانەکان بە لێگانەوەی زمانی هەموو شێوەزارێک ئەبێ بە شێوەزاری خۆی بخوێنێ یعنی گوناحە لە ڕاستیە ئیسە تۆ بڵێ خەڵکی هەورامان بە هەورامی نەخوێنن بادینانی بە بادینانی نەخوێنن نازانم مەسەلا دەسەڵات بۆ لەو شتانە بترسێ ئەمە شتێکی عیلمیە بەدیهیات جیدالی لەسەر ناگرێ کە وتێ ئەمە پەرداخە معقول نییە تۆ بڵێ پەرداخ نییە کە وتێ فاعیل مەرفوعە معقول نییە بڵێ مەرفوع نییە باشە ئەمە شتێکی بەدیهیە مناڵ لە پێشەوە زمانی دایکی هەیە اینجا زمانی دایکیش لە ڕاستیە لە بواری پەروەردە دایک ئوسی ئەساسی پەروەردەکردنی مناڵە هەتا شعرێکی عەرەبی عەرەبەکان کە ئێڵێن الأم مدرسة إذا أعددتها أعددت شعبا طيب الأعراق باشترين كزرسكا للراسية حتى منال قورا كسيتي منو تو أمر زيد وأمانة شوي قسەکردن مان لە شێوەی دایکمانەچێ حتا ناشرین نەبێ لە ڕوویزانسیەوە ئێڵێ من کوڕ کە لە دوایە ژن ئێنێ خەزان دروستەکە بەبێ ئەوەی خۆی بیزانێ لە ڕووی دەرونیەوە حەزەکە کەسێک بێنێ کە شێوەی لە دایکی بچێ زۆر کە دەبینین باڵای بەرزە لە ڕاستیا خێزانەکەی کورتە زۆر لێکی بیتەوە بینی ئەوە دایکی کورد بووە یایکێک لە دوای نەنجی کردووە شتێکیۆبان یعنی ئەوەنە تەئسیری دایک کە ئەڵێم تەئسیری دایک یعنی تەئسیری زمان چونکە زمانەکە دایکە لە ماڵەوە قسەی لەگەڵاکە لە ماڵەوە ئەی دوێنێ ئەمانە حەزەکە وشەکانی دایکی زمان بیگرێ ئەوش لە دوای زمانی ئیگرێتومانە ئەمە لە مەسەری زمانەوە پرسیاری کە مامۆستا لەگەڵەوەی کە باسی ڕۆژەکە و کردەسە خۆش بێەوە زمان چەند گرنگی و تایبەتمەندی هەیە ئێمە بەداخۆ لای خۆمان لای مناڵەکانمان کەوتۆ منە هەستیاری باسی کرد لە تا 13 ساڵی تر دروستکردنی کەسێتیە و مناڵەیە کە بزانی پەروەردەیەکی باش و تەندروستی بکەیت و زمانی دایکی لا گۆش بکەیت بەڵام لای خۆمان بەداخەوە هەر لە سەرەتای تەمەنیەوە سەر لێ شێواوی لای مناڵە دروستەکە جارێ چوار وشەی زمانی دایکی نازانێ فێری زمانێکی کەیەکە بەداخەوە ئەما بێتە سەر لێ شێواوی لای ئەو مناڵە نازانێ بنووسێ نازانێ بخوێنێتەوە کەواتە ئەگەر ئەم شێوازی پەروەردەکردنە بڕوات وەکو خۆت باست کرد ئەگەڵێ ئەگەر ئەتەوێ ئایندەیەکی جوان و گەشت و کۆمەلگاکەتە بێ پێویستە مناڵەکانمان لە سەرەتاوە پەروەردەیەکی باش بکەین بۆی کۆمەلگایەکی باشمانە بێت ئەگەر ئێمە ئەم سەر لێ شێواویە لای مناڵەکانمان دروستکەین ئەو ئایندە گەشەمانە بێت ئەبەدەن هیچ خۆی شتێکەیە لە ڕووی پەروەردەیی و لە ڕووی دەرونیەوە چونکە دەروون و پەروەردە یەک شتن لە یەک جا ناکرێنەوە مەسەلا تۆ باسی ڕاضیات دەکەی ڕاضات لاقی بە هەندەسەوە هەیە کام علم لێو نزیکە کە ئەڵەی پەروەردەیش علاقی بە علم نەفسەوەیە التەربیە نەفسیە خۆی ممکن نییە پەروەردە بەبێ نەفس بگونجێ خۆی لە هەموو وڵاتانی دنیا ئێمە نەمانزانیوە بەڕاستی تەعامل معاملە مامەڵە لەگەر مەسلەی پەروەردە و فێرکردن و ئەمانە بکەین لە ڕووی پەروەردەیەوە نابێ بێ زمانی دایک لە ڕاستیە جارێ حتاکو ئەو مناڵە بە تەواوەتی تەکامل نەکا لە ڕووی زمانەوە زۆر پێ نەگا پەروەردەیەکی باش نەبێ هەر نابێ زمانی دووەمی پێ نیشان بیت و بچی بەلایە لە ڕاستیە زمانی دووەم لە دوایایە و باشترین میکانیزمیش
بۆ فێربوون خۆ زمان چییە؟ زمان وەسیلەیەکە، وەسیلەیەکی اعتیادیە، ئەمرێ وەکو هەموو شتێکەکە ئەمرێ، یعنی بەجددی کائینێکی حەی نییە. ئەیسا باپیر و من تۆ ئەمانەوە بچینە بەم شێوازاری کە ئێمە قساکەین ئەوان ئەو شانیان بەکارنێنەوە، بەڵام لە دنیای دەرەوە وەختێک زمانی دووەم فێری مناڵەکەن کە بەڕاستی مناڵەکە لە ڕووی گەشەکردنەوە لە ڕووی زمانی دایکی خۆیەوە کامیل بوو بێ، چونکە گەر کامیل نەبوو بێ تاثیرەکات سەر زیرەکی، زیرەکیەکەی کەمەکاتەوە. هەر زمانی بخوێنێ بێجگە زمانی دایک کە ئەمان لە ڕەوزە و نازانم چی ئەمانەوە دەستیان پێکرد، دەستیان شتێ بەڕاستی زەرێیان لە مناڵ کردووە. ئەوان لە ڕووی زانستیەکەوە دڵنیا بە زیرەکیەکەی کەم ئەکاتەوە، ئینفعالاتی نامێنێ بۆ زمانەکەی خۆی، ئینفعالاتی نامێنێ بۆ فێربوون. ئەمانە هەموو قسەی من نین بڵێ قسەی عەبەسوورە، ئەمانە قسەی پەروەردەین، قسەی عیلمن. لەبەر ئەوە لە شوێن هەتاکو من قەنەعەتم وایە هەر تاکە زمانێک کە تۆ بتوانی پێی فێربی بە گەورەیش هەر زمانی دایکە. وەختی هەتاکو بیرمەندێکی گەورە هەیە، ئیتالیە ئێم بەرتۆ نازام ناوێکی عەجیبی هەیە، ئەوە ئەڵێ مناڵ لە سەچی دایکیەوە تا 20 ساڵی ئەبێ بەس هەر پەروەردەی پێ بڵێ، نەچی بەلای خوێنەوە ئەم ناوشتانەوە. ئەوان نایان وایە ئەم زمانی دایکە حتا تۆ ستەورکە. ئیسە مەسەلا یەکێک کە ئینگلیزی زانێکی زۆر زۆر باشە، زۆر زۆر ئینگلیزیە زانێ، کاتێک کە قسە ئەکا ئاگانە من بێ کە ئەردووکتان کاتێک کە قسە ئەکا بە ئینگلیزی، ئینگلیزیەکەی فاخیرە تەواو لێبووتەوە، دڵنیا بە وشەیەک کە ئەڵێ ئیلا بیرێکی لێ ئەکاتەوە بۆ ئەوەی تەرجمەی بکات لە مێشتی خۆیان. کەواتە ئەوان ئەڵێن باشترین زمان بۆ ئەوەی تۆ فێربی زمانی دایکە. دووهەم ئەگەر سەیری پیاوە گەورەکانی دنیا بکەین وەکو محەممەد حەسەن هەیکەل، ئەنیس مانسوور، ئەمانە ئینگلیزیەکانە ئینگلیز زیاتر زانیوە، بەڵام بە توولی حیاتیان کە قسەیان کردو لە بێجگە زمانی عەرەبی تەرجمەیان بۆ کردوونەوە ناوشتانە. من هەر بۆ نمونە شتێکی سەیری بۆ بگێڕمەوە لە هەڵەبجە لەبێ لە پۆلیەکی بتەوەسە بووین، کوڕێکمان چوو بوو بۆ خەسەخانە، ئیسراحەت بوو، لە ئیسراحەتا چوو بوو بۆ خەسەخانەکە، لە خەسەخانەکە تۆزێ دواکەوت بوو، مامۆساکەمان عەرەب بوو بە عەرەبی دەرسێوتەوە، کە هاتە لە دەرگایە مامۆسا لە ژوورەوە بۆ دواکەوتەوە، ئەمانە خەریکی لە دەرگاکەیە، وتی بۆچی دواکەوتیت؟ وتی لە خەسەخانە بوو. وتی مەڕەت الأخ لا تتأخر، وتی جارێکیکە دوا نەکەوی، وتی یەس. خۆ بەخوا هەموو کەسێکی نەخوێنەواریش لە ناو کوردەواریە یەسی هەر نەعەمی زانیوە، وانە هەموو کەسێک نەعەمە زانیە خوێنەوار بێنە. بیری چوو بۆیە من پێم وتم بۆچی؟ وتی وەڵی چەندم کرد بیرم نەکەوتەوە، بە شەرتی ئەو وشەیە وشەی نەعەم هەموو کەسێک گەیزانێ. کەواتە بۆ ئەوەی کە تۆ زمانێک لە مێشتی خۆتا تەرجومەکەی ئەبێ، هەتا بازێ لە بیرمەندەکان ئەڵێن چی؟ ئەڵێ وەختێک تۆ ئەتوانی بە زمانێکی دووهەم قسە بکەیت، شت بنووسی، ئەو کاتەیە کە خەو بەو زمانەوە ببینی. مەسەلە کە تۆ ئینگلیزی لە ئینگلیزیا زۆر باشی کە خەو ئەبینی، خەوی احتیاجی بە ئینگلیزی خەو ببینی، ئەوەش نادیرە، هەر نییە، شتیوان نییە. ئەڵێ کەی ئەو خەوە بینی بۆتەیە کە بە ئینگلیزی بنووسی، ئەجینە ئەتر زمانی دایکە. زمانی دایک چییە؟ زمانی دایک بەڕاستی ئێستا ئێرانیەکان لە ئێران زمانی دایک کولەی تۆ بیان زمانی دایک بە زمانی فارسی خوێن، کێشەیەکی هەیە. یعنی من تێناگەم لای ئێمە خۆ زمان عیلم نییە، زمان وەسیلەیەکە بۆ فێربوونی عیلمەکە. باشترین وەسیلە، باشترین میکانیزم بۆ وشەی فێربوون، ئەتر فێربوون هەموو شتێک ئەگرێتەوە، دارتاشی ئەگرێتەوە، سەنعەت ئەگرێتەوە، ئەوی کە ئەگرێتەوە زمانی دایکە. دوای ئەوە یەک شتیکەیش هەیە، ئەگەر تۆ بە زمانەکە توانی فێریکەی، ئەبەدەن مامۆسا بە مناڵ ناڵێ لە ماڵەوە سەعی بکە، تۆ فێری شتێ بوو ئیتر یعنی چی سەعی بکە؟ ئیسە وەسایەک شاگرفیتەرێک کە فێری ئەوە ئەبێ بڕۆکە بکە بە نازام چیکۆ قابلە بچێتەوە لە ماڵەوە سەعی بکاتەوە بناوشتانە مەقوڵ نییە، پێویستی پێ نییە. لە ماڵیشەوە لە قوتابخانەش ئەگەر مناڵەکە فێری شتێ بوو، وەڵڵی حرامە بڵێ سەعی بکە لە ماڵەوە، حرامە مراجعە هەبێ. لە وڵاتانی کە ئەوە نییە، لە وڵاتانی کە لە مەکتەب بەرەڵا ئەبێ ئەچێتەوە بۆ ناو
ماڵەوە بۆ ئەوەی ناحیە کۆمەڵایەتیەکەی لەگەڵ دایکیا بچێ بۆ ئەملا لەگەڵ باوکیا بچێ بۆ ئەولا بۆ ناو بازار ناحیە کۆمەڵایەتیەکەی تەواو بکات ئەم ناوشتان ئەمەیە زمان بەڵام لا ئێمە لە ڕاستیا زۆر دوورین لەوەوە چونکە نەشارەزەیانە مەسەلا کە ئەچن لەوێ شتێکە بینن زمانی دایک وا نازانم چی ئەمانە ئینگلیزیەکەەوە ئینگلیز چه فێری ئینگلیزی بۆ لای ئێمە ئەوانەیە کە بە ئینگلیزی خوێندویانە دوایەوە کەسمان حەقەتا بە زمانی دووەم ممکن نییە ئیدلا بە اختیڵات نەبێ بەوە نەبێ زمان فێر نابی ئەوە ئەساسی نییە لە مەکتەبات تۆ فێری زمان بی توشتی ئەمانە ئەوانەی کە فێری زمان ئەبن لە ڕاستیە ئەوانن کە احتیکاکیان هەیە لە خۆ هەر فێربوون چییە؟ شتەکە مینەکەی ئێوە کەمە مەسەلەی فێربوون خیبرەیە خیبرە لە چیوە دروستە بێ خیبرەکە لە احتیکاکی خەڵکەوەیە تۆ ئەچی بۆ ئەملا و ئەولا ئەکەوی لە شت و لە شتانە و لە شتانەوە فێرەبی مەسەلا ئەمێلی ڕۆسۆ هەیە مچینە ناوتان بیستۆ جەنابتان ئەمێل تەلەبێکی ڕۆسەیە ئەو ڕۆسۆ ئەڵەیە بێت تۆ مناڵ بەرڵاک بێتە دەست سروشت فێری بکاو ئەم ناوشتانە ئەو ئەڵێ قوتابەکەی من لەگەڵ قوتابەکانی ئێوە بە کۆمەڵی خەڵکی کە ئەڵێ جیاوازێکی زۆری هەیە قوتابەکەی من کە ئەمێڵە سەیری بکەن دەستی شکاوە قاچی شکاوە ئەملا شکاوە هەموو جوانی برینە هینەکەی ئێوە جوان و ڕێک و پێک و ئەمانە دانیشتون قسەی زلی بۆکەن ئەوەی من سروشت فێری کردووە لە دواییە ئەو فێربوونەی کە فێریە بێ من چی نێبیری بچێتەوە بەڵام ئەوەی ئێوە هیچی پێوە نییە شتێکی دەرخوامانەیە فێربوونەکەیش دیسانەوە کەواتە ئەبێ بەڕاستی لە نەتیجەی خیبرەوە بێ خیبرەکەش بریتە لە لێکەوتن و خۆت یعنی زەمن فێری بکە ئەوش یعنی لە ڕاستیە ئەوانەیە بڵێ زۆر سپاس دەسەکانی خۆش بێ جوانەکانت زۆر سپاس عەبدوڵڵا هەر بمێنیت ئیشەڵڵا خەمخۆرانی وەکو بەڕێستان بەهۆی ئەم خەمخۆریانەتانەوە وا بکەن بە ئاگا هاتنەوەیەک لە دایک و باوکی کوردیا دروست بێت ئیشەڵڵا دروست ئەبێت بە هەوڵەکانی ئێوە بەڵام ئیتر ئەمە بە ئیشەڵڵاش تەنیا ناکرێت دەستەکانی خۆش بێ سپاس بۆ تۆ مامۆستاکان زۆر بەخێر بێت زۆر سپاسی بەرنامەکەی ئێوە کەم زۆر سپاسانەکەم بەداخەوە ئەمە بەجددی زیاتری ئەویست چونکە منیش بەلەم کرد زانیم کە مدەکەی ئەوە نەکەمە بەڵام زۆر سپاسی ئێوە دەستی خۆش بێ زۆر باش دەست خۆش سپاس بۆ تەجوانەکانت زۆر سپاس